تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە ئەوەی کە لە مانگەدا دەوترێت مرۆڤ تەنها نابێت ماعیدەی بەڕۆژوو بێت، تەنها نابێت گەدەی بەرسی بکات و تەواو پیوا بێتێت پەرستشەکەی جێبەجێ کردو، بەڵکو دەبێت لە ڕەفتار و گفتاردا شیرینی بنوێنێت و لە هەمان کاتدا بزانێت چۆن مامەڵەیان پێواکات. کردارەکانمان لەم مانگەدا دەبێت چۆن بن، ڕەفتارەکانمان دەبێت چۆن بن، ئەو دەربڕین و دەستەواژانی کە لەم مانگەدا دەریان دەبڕین دەبێت زبریان پێوە بێ یان نا. تووڕەبوون و هەندێک بابەتێکە بەهۆی زۆر جار زبری نواندنێک بەرامبەرت ڕۆدات ئەمانە ڕۆژوو بەتاڵ دەکاتەوە یان نا. هەمیشە مامۆسایانی ینی دەڵێن کاتێک کەسێک ئەگەر خوا نەخواستە قسەیەکی نەشیاویشی بەرامبەرت کرد تۆ پێی بڵێ من بە ڕۆژوم، واتە گەر شەڕێک بەرۆکیشی گرتی تۆ پێی بڵێ بە ڕۆژوم. بەڵام هەندێک کەس بۆ چوونی پێچەوانەی هێڵە شەڕەکە بەرۆکی گرتوم خەتای من نییە، خۆ من بە ڕۆژوشم دەبێت وەڵام بمەوە. ئەمانە لە ڕووی ئاینی پیرۆزەوە چۆن مامەڵەی لەگەڵدا دەکرێت، چۆن باسییان دەکرێت، قسەی نەشیا و دەربڕینی ئەگەر لە دڵیشەوە بێت حکومەکەی لە ئاینی پیرۆزی ئیسلام چییە؟ ئەمانە کۆمەڵێک پرسیار ئاڕاسی مامۆستا محەممەد ئەحمەد دەکەین کە بەڕێزان مامۆستای ئاینین بە سپاسەوە لە ستۆدیۆ ڕۆژێکی نوێ ئامادەیە. مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێ، مانگەشە لێ پیرۆز بێ. سپاسانەکەین. مامۆستا کردار و با بڵێن گفتار و ڕەفتار لەم مانگەدا بەگشتی دەبێت چۆن بێت بەراورد بە مانگی پێشووی مانگەکانی تر؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. بناوي خواي بخشندو مهربان درود وصلاة ولسياني باكي بيغمر ما صلى الله عليه وسلم ولسر يارو يا ورانو شون كوتواني تاروجي دعي ديارا لم برنامه برزي جناب تانوا بيروز باي عفو مانگی ڕەمەزانی پیرۆز لە بەڕێستان و لە بینەران و لە میلەتی خۆمان و لە کوردستان و لە سەرجەم مسلمانان ئەکەین کە مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەت و ڕەحمەت و خۆشی و تاقیکردنەوە و هەروەها بە پێداچوونەوەی مرۆڤە بەخۆیدا چ لە ڕووی باوەڕیەوە چ لە ڕووی ئەخلاق و هەڵس و کەوت و ئاکار و شێواز و گفت و گۆی و قسەکردن و نان خواردن و هەروەها دەربڕینی مەحەبەت و خۆشەویستی و یەکترین خۆشەویستی و هەروەها لەم وڵاتە جوانەدا کە ئێمە خواگیان پێی بەخشیوین هەڵس و کەوتمان لەگەڵ ئەو ژینگەیی کە تیایدا دەژین لەگەڵ ئەو خەڵکەی کە تیایدا دەژین. بەڕاستی ئاینی پاکی پیرۆزی ئیسلام برای من ئاینێکی ئەوەندە گشتگیرە، ئەوەندە بە جوانی باسی هەموو شتەکانی بۆ کردویت. تەوەری مرۆڤ تەوەرێکی گشتیە، بابەتێکی گشتیە لە قورئانی پیرۆز، لە پەیامی پیرۆزی ئیسلام. ئەگەر سەرنج بدەین کاتێک کە پێغەمبەرمان هات صلی الله عليه وسلم مرۆڤەکانی ئەو سەردەما مرۆڤێکی سەرکێش بوون، مرۆڤێک بوون حتا بەرامبەر بە گیان لەبەران، بەرامبەر بە خۆیان، بەرامبەر بە هەژارەکان، بەرامبەر بە کۆیلە و عەبد و مرۆڤەکان، یعنی خەڵکەکانیان کردووە بە کۆمەڵێ چین و کۆمەڵێ توێش، یعنی گیان کردوونوانێ لە خۆیان، کۆمەڵێ گەورە کۆمەڵێ بچووک، کۆمەڵێ کەسان خەڵکیانە چەوسانەوە، خەڵکیانە کرد بە کۆیلە و عەبد. بەڵام ئاینی پاکی پیرۆزی ئیسلام کاتێک کە هات تەغییر و گۆڕانکاریەکی لەسەر جەم بەشەرا کرد، مرۆڤی گۆڕی. نمونەی زۆرمان هەیە، یەکێک لەوانە ئیمامی عومەرە ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێت، کەسایەتیەکی زۆر توند، کەسایەتیەکی زۆر توند و تێژ، یعنی حتا خوشکەکەی نەیەوێرا لەگەڵ یا قسە و گفتوگۆ بکە، خەڵکی مەکە لێیە ترسان. بەڵام کاتێک کە دینی پاکی پیرۆزی ئیسلام ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوا ئەچێتە دڵی ئەم کەسایەتیە سەیرێکە ئیگۆڕێت، یعنی سەری خوشکەکەی خۆی ماچەکە پێشتر لی دابێت یا تون بوو بێ لەگەڵیان. بۆیە بەڕاستی ڕۆژوگتن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا خوای پەروەردگار کاتێک کە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. لعلكم تتقون زانایانی تەفسیر ڕاوەی ئەم ئاەتە پیرۆزەوە ئەکەن بڵێ ئێمە ڕۆژوو لەسەرمان فەرز کراوەکو پێشووتر
وەکو ئومەتەکانی کەش لەسەریان فەرز بوون بەڵام بێ حکمت فەلسفە لە فەرزبوونی ڕۆژوودا بۆ ئێمە چی بێت خۆی گەورە ئەوەندە دەوڵەمەندە ئەوەندە بەتوانایە ئەوەندە بە ڕەحمە ئەفەرمێ ئەی عەبدەکەمە ئەی بەندەکەم من ئەمەوێت تۆ کەسایەتیەکی جوان بی مرۆڤێکی باش بی هەڵس و کەوتت باش بێ لەعلەکم تەتەقون تەقوا یا کەسێکە کە ئەبێ بە بەشەرێکی جوان وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما خۆی گەورە مرۆڤەکان ئەگەیەنێ ودە پلەبەندی هێواش فێرمانەکان جا لە چی لە ڕووی ڕۆژوگرتنەوە بێ عیبادەتکردنەوە بێ نوێشکردنەوە بێ خواناسیەوە تێگەیشتن لە قورئان بێ لەگەڵ عالەمی ڕۆح و پاکێتی جوان و شارەزابوون لەسەر ژیانی فریشتە بەڕێزەکانی خوا کە چەندە میهرەبانن کە چەندە ئەولیان و پیاوباشان و پێغەمبەران و خواناسان و دیندارانی پێش ئێمە و با و باپیرانی ئێمە کەسانێکی هێمن و ئارام و لەسەر خۆ بوون جا بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە بەڕاستی تووشی زۆر شتە بین بۆیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمی کاتێک کە ئێوە بە ڕۆژوو ئەبن فلا يرفث ولا يصخب ولا يجهل فإن سابه أحد أو قاتله فليقل إني صائم مرتين بەڕاستی حکمەتی ڕۆژوو زۆرە فەرزەکە لە کۆڵ ناکەوێ هەر بەوە بڵێ من بە ڕۆژوو بووم وڵایەتی هیچم نەخوات وەڵا هەر نانم نەخوات لە بەیانیەوە هەتا ئێوارە ئیسلام فێرمانەکە ئەفەرمێ ئەگەر پێشتر خوا نەخواست کەسێکی دەنگ بەرزکەرەوە و تووڕە و کەل لە ڕق و جنێ و دەر و دەم پیس و دوور لە ڕووی جەنابتان و حاشا لە ڕووی بینەرانی بەڕێز ئینشاءڵڵا کە کەسی وامان نابێ بەڵام هەمانە بەداخەوە بە تایبەتی لە ناو خانەوادەکانمان لە ناو عایلە و کەس و کار و دۆست و ئەحباب و بە تایبەتی تریش لە بینی ژنومێردا بۆیە ئیسلام منعیەکە لە چی لەوەی کە تۆ قسەی غەڵەت نابێ بکەی کە بە ڕۆژوو بی ڕۆژ وەوانانی بەڕێز بە تایبەتی لەگەڵ هاوسەرە خۆشەویستەکە لەگەڵ کچ و کوڕ و ماڵ و مناڵ و مەقیژێنە چیە وەڵانان حازر نییە جا بۆیە ئێمە بەڕاستیەکەی هەموو کاتێگەڵێن ئەگەر ڕۆژوو وامان لێ نەکا کە خۆشەویستی و محەبەتێک دروست بکات لە بینی ئەفراد و خانەوادە و تاکەکانی نزیکترین کەس لە دراوسێ لە گەڕەک لە مزگەوت جا لە مزگەوت جاری وایە سیرەکەی مناڵێک ئیساخەت بەڕاستی عالەمی مناڵە یعنی مناڵێکی چاوگەشی جوان گەنجە خۆی ئەنوێنێ حەزەکە بێ بۆ مزگەوت ئەم شەوەکە لە مزگەوتێ بوون کابرایە هەستا بابا مناڵانە چی لەکەن تاو ناخۆشیان کردووە من لەوە دڵم سسکەی کەوتم نا بەخوا ئەگەر مناڵ نێت ئێمەش بۆ خۆمان ئەڕۆین و ئیتی کەس نایەتەوە مزگەوت نابێت ئەبێ بیان خێنە سەر چاومان ئەبێ ڕێزیان لێ بگرین ئەبێ هەیە من بی ئەبێ ئارام بی چونکە ڕۆژوو یعنی سەبر یعنی ئارامگرتن ئەگینا خۆ ڕۆژوو بەڕاستیەکەی ئەگەر بێت و تەتەقون لەعلەکم تەتەقونی تیانەوێ یعنی کەسێک بۆیە پێویست بوو کە ئەو کەلیمەیە زۆر جار ئێمە ڕافەکەی بزانین مانەکەی بزانین ئەوەیە کە کەسێکی سەرکێش بووی ئەگەر کەسێکی زۆر تاوانبار بووی ئەگەر کەسێکی زۆر ڕقاوی بووی ئەگەر کەسێکی زۆر حەزت لە گوناه و سەرکێشیە پێویستە ڕۆژوو بتکا بە ئەهلی تەقوا بگێڕێتەوە بگوشێت وەکو چۆن ئیسێ ئەگەر براکانی بەڕێزمان مرور لەسەر جادەکان کامێرەیەکیان داناوە بۆچی داهێناوە بەڕاستیەکە حکمەتی زۆرە ئەگەر ئینسان تێبفکرێت زەلامی وا هەیە ئەو نەتیژڕەوی ئەکات مەجبورە بێ شتێک ببێ بیگرێتەوە ئەینە نەیگرێت و خۆی تیابە لەبەرەوە بەڕاستی ڕۆژوو نوێژ و عیبادەت بوو یەخوای گەورەی لە وەصفی نوێژها فەرمێکی ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر فحشاء ومنكر يعني شتی خراپ قسەی خراپ کردەوەی ناشرین ئێمە ئەبێ ئەو حقیقەتە بزانین ئاینی پاکی پیرۆزی ئیسلام زۆر مەبەستێتی مرۆڤێکی باش بێن مرۆڤ لە خراپەوە بەرەو چاکەبی بات ئێمە لە قوتابخانەمان هەیە کولیەمان هەیە چەندەها سنتەرمان هەیە کاکە ئیهاوار ئێستا هەتاتان لە ئێستا لە عالەمە ئەگەڕن کاکە وەرن بە قوربانتان ئەم خەڵکانەمان بۆ باشکەن ئادی کاکە وەرن بۆ خاتری خوا خەڵک بەڕاستیەکەی گوێ لە هیچ شتێ ناگرن کاکە وەرن بەڵام ڕەمەزان بەرەکەت و ڕەحمەتێکە خێر و خۆشیەکە میهرەبانیەکە سەکینەتێکە یعنی دابارێتە سەر دڵ و دەرونی مرۆڤ ئەوەشی کە جەناب فەرموود بەڕاستیەکەی کەسی وا هەیە لە شەڕیە خەم پێەگرێت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر یەکێ جنێوی پێدای فإن سابه یعنی جنێوی پێدای ئەو قاتەلەوە شەڕی لەگەڵا برا بیکە بە خاتری خوا شەڕم پێ مفرۆشە وەڵام من بە ڕۆژم کاکە وە عیب نییە بڵێ بە ڕۆژم
وەکو کابرای لێنێ وتی کابرا یەخی بە زەلامێ گرتووە کەتەیەکی چوارشانە وتی ئەو بۆ ئاکە وتی وەڵامی شەڕ لەگەڵ لێتێم کرد وتی دانیشە بابە بۆ خاتری خوا کورە وتی بەخوا شەڕ لەگەڵ وەڵاکە خۆی بۆ دەرخست لە دوای کابرا ڕای کرد بەڕاستی ئەهلی ئیمان خۆ ئەهلی تەقوا ئەهلی هێز و توانان بەڵام ئەبێ لە کاتی خۆیان شەڕی لە کاتی خۆیان بەس دەستی ماچکە بە قوربان و وازم لێ بێنە جا ئیمام عومەرێکێک بۆ لەوانە کە بەڕاستی لە سەردەمی نەزانینە بۆیە زیاتر باسی ئەومان کرد نمونەیەکی زیندووە کە کەس نییە وێرە یعنی بەڕاستی کەس نییە وێرە ڕوبەڕووی بێتەوە کە ئاڵی کەس نییە وێرە ینی کەسێکی تون بوو بەڵام کاتێک کە بێ بە مسلمان سبحان الله ئەم پیاوە ئەگۆڕێت 10 ساڵ و 6 ماڵ و چەند ڕۆژێک حکومڕانی کردووە بەڕاستیەکەی لەگەڵ ژنە لەگەڵ مناڵە لەگەڵ گەورەیە لەگەڵ بچووکە لەگەڵ دوژمنەکانیشیە حتا لەگەڵ دوژمنەکانیشیان نەرمونیانی نواندووە زۆر باش جا مامۆستا لەسەر ئەوەش قساکەن کە چۆن ئەمە ببرێت بە بەشێک لە تایبەتمەندیمە نەک تەنیا لە ڕەمەزان لە مانگەکانی تریشە بەڵام پێش ئەوە ویستم ئەم پرسیارە لە بەڕێزت بکەم کە هەندێک لە کەسەکان هەیە ئەگەر بە قسەکەی جەنابەت شەڕ بەرۆکی پێ ئەگرێیان لەوانەیە تەنانەت بکەوێتە ئەو مووقیفەوە زەمی کەسێک بکە ئەڵێ جارێ بە ڕۆژوم دای ئەنێم بۆ دوای بەربان یعنی ئەمەی کە تۆ تەنانەت نیەتەکەی هێناوە هەرەوە تەخیری کەی لا دوای بە تەنیا لەو ماوەیە کە هیچ ناخۆیت کە بە ڕۆژووی تەنیا ئەبێ خۆ دوو ڕابگری بەڵام دواتر کە ڕۆژوەکە شکان ئەتوانی هەمیسان بەردەوامبی ئەمە چییە؟ واللهی خوشکی بەڕێزم ئەوەندەی من تەمەنی نزیکی 50 ساڵ تێپەڕیوە لە تەمەنی پڕخێرمانە ئینشاءڵڵا لەگەڵ بەڕێستان و لەگەڵ بینەرانی بەڕێز واللهی ئاینی پیرۆزی ئیسلام بە تایبەتی لەناو یەکترینە ڕوحەماء بەینەهم خوای گەورە وەسفانەکە فەرمێ ئومەتی ئیسلام مسلمانان بە بەزەین لەگەڵ یەکە بە هێز دەربڕینی هێز و قووەت ئللا لە کاتێکا کە ئەگەر هات و سنووری وڵاتمان بەزێندرا جا هەر کەسێک بێ ئەو کاتە جیهاد و تێکۆشان و شەڕکردن واجب ئەبێ کە لە بەرامبەر بە کابرا نوێنەرێنی کاکەبی کە قاتری خوا مانگی ڕەمەزانە با بە شەڕمان پێ بفرۆشن ئەخە 4 مانگمان هەیە لە 12 مانگەکە شەڕکردن تیانە حرامە ئەو مانگانە ڕەجەب و وهروها ذی الحجە و لەگەڵ محەڕەم و ذی القعدا کە ئەم 4 مانگە ئەبێ شەڕکردن عەرەبەکان پێش ئیسلامیش هەر شەڕیان تیانە کردووە یعنی شەکیان دانا و ئیسلاحەتیان کردووە بەڵام لە ئاینی پیرۆزی ئیسلام هات ئەمەی تەسبیت کرد بۆی شەڕ و ئاشوبە نەبێ بە تایبەتی ئەو گرفتەی کە بەڕاستی لە ناو میلەتی ئێمەدا هەیە ئەوەیە کە نازان بۆچی ڕقمان لە یەکە بۆچی حەزمان بە زەم و زەمکاری یەکە بۆچی حەزەکەین دراوسەکەمان بشکێن براکەمان خوشکەکەمان زاواکەمان باوکمان دایکمان کەس و کارمان یعنی بەڕاستی ئەمە تێنەگەیشتنە ناحاڵی بوون بۆیە ئێمە لە ئیسلامە هەموو کاتێک گەڵێن ئیسلامی پیرۆز هاتووە چاوتروکانێک کە من و تۆ ئەگە سیرکەین ئەگە چاوە بتورکێن بڵێن و فلان کەس لەوە تێپەڕی بەو چاوتروکانە کە تۆ لە من تێگەی ئەوە فلان کەسە بە سووک سیرمان کرد تاوانبارە بین بۆیە ڕۆژوو چیمان پێڵێت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی وریابن خوای گەورە پێویستی بەوە نییە کە تۆ بەس خواردن نەخۆی یاد ئاو نەخۆی فەرمی قەولە زوور یعنی قسەی خراپ گوناه بوختان ئەمانە تەرک نەکە خوای گەورە پێویستی بە ڕۆژۆکەی تۆ نییە بۆیە نوێژ و ڕۆژوو ئەگەر ئینسانی نەگۆڕی ئینسان حتا لە عولەمایانە فەرمون علامەت و نیشانەی نوێژ و ڕۆژ و قبولبوون چییە ئەوەیە ئەبێ کە تۆ سەیری کەسایەتی خۆت کەی سەیری ناخی خۆت کەی بزانی گۆڕاوی من ئێستا خۆم تۆ جەنابەت بەڕێزت بینەرانی بەڕێز سەیری خۆت کە براکەم ئەگەر خەل و غەش ئەەکەی خیانە دەکەی درۆ ئەەکەی کاسبی کەسابەتە خراپە واجباتە بە جوانی نییە ئیش و کارەکەت بە قەل و غەشە کاکە وازی لێ بێنە بابە وەڵڵاهی دنیا ئەبڕێتەوە وەڵڵاهی ئەوەشی کە فەقیر و هەژارە ئەوەی دەوڵەمەنە ئەوەی سوێنەخوا ئەوەی سوێن ناخوا وەکو یەک لەم دنیای خوای گەورە بەشمانەدا بەڵام ئەوەی کە زۆر مهمە لەمە لە ڕەمەزانی پیرۆزە لە نوێژ و عیبادەت ئێمە ئەمانەیە کەسایەتیەکی ئەوە بێ کە خوا فەرمێ عەبد و بەندە ڕاستەقینەکانمان چاکەکانمان ئەو کەسانن یەمشونەن عەلە الئەڕض هەونا بەسەر زەوی شاڕۆن هێمن و ئارام سەعیدی نەورەسیمان هەیە عالمێکی گەورەی کوردی تورکیا خۆمان باڵێن کوردستانی تورکیا ئەم عالمە گەورە خواناسێک بووە و بەڕاستیەکەی جێدەستی دیارە خوا جەزای باتەوە ئەڵێن قوتابیەکانی وتیان قوربان با لەسەر ئەم گردە خانوویەکە بۆ دروستکەی تیان باش تی باش کە دەستیان کرد بە خەنەکەڵکردن شارە مێرولە دەرکەوت وتی وازی لێبێن
چون بۆ لاوە هەر عینەشە چون بۆ لا هەر عینەشە وتی وازی لێ بێن وتیان قوربان ئەخ نابێ ئەی لەکوێ دروستیکەی وتی جات خوا دروستە من ماڵی یەکێ بڕۆ خێن و ماڵی خۆم دروستکەم لەسەری يعني براسي أو راستقيني حقيقتي إيمان وإسلام بلا ما قربيت كسانك استغلالي توبك من بك خشك كم برا كم هل تومتم بوكا عزيتم بانا رحتم كابرا وامك كريها ورخلط بنيلا أمروك يا ساها يا أمروك ما مصاها يا ريجي شار سري كدني زور شد هي بين جنومير إيما كما مصاين الحمد لله يعني أداتي صلح وآشتي وبراياتي يعني براسي سجمة مزقوتكاني كردستان من بويا دلم خوشة بكردستاني خومان براسي بحقت أما وكوشونا لزيادة روينية يعني خلق هسه أوندي يبو مزقوت وما مصاب رزا كان آموشقاري جوان وهيمنان ولسر خوان ومن دعواء كم ليري شواني حتى ما مساكن بهمني وآرامي وبخوشي وبكامراني وبجواني أم إسلام خنا برشاوي خلق بابا كابرا هاتوا والله وبالله أم إسلام أو ندق وريه فرمي فرموديكي بيغمرها صلى الله عليه وسلم فرمي خلقانك لأنه مزقوت دانشن ذكروا يادي خواكن بلام سيرة كان فريشتا كان إخواني قوريين دا بزنا سر أم مجلسة خوي رب العالمين قال لي فرمي فريشتا كان ما نشي كان فرمي ذكري تو كان يادي تو كان دعوا كان خويا بهشتيان بيتي جهنم دور ما فرمي بهشتو جهنم شان نديوا فرمي انه والله انا نديوا فرمي خوي جوريجا فرمي فريشتا كان ايوا بشاين من لا نخوش اون جا فرمي خويا والله زلامي هاتو بو وانا هاتو فرمي لبر اوان او لي يشر خوش بويا براسي كي لا عيني باكي بيروزي إسلام أجر إما لحقيقتي أم إسلامتي تيبقين إسلامتي سلمة راست آشتيا والله وبالله شر آشوبانية لبيني مسلمان أنا إما ولاتي إسلامي إما كردو عرب وفارس وترك وأمانة أجر لحقيقتي أم قرآن تيبقين خواي قولا أفرمي أفرمي أي مروفة كان يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم فرمي إيوة لنيرومية دروز من كدومان بكوملا 10 قبيلة وكوملا أمته أو فارس أو إنجليز أو كيا بلان بو يك فرمو دي جوان يك آيات كفرمي لياك بيك وشاي لتعارفوا فرمو لتتقاتلوا بابا يكتم شونا كجن فلسفي بيك وجيان محبته خوشويسي لبين أمما لبين خلقية براسيك أميك الإسلام هي بلام نايخوينينو دراسي ناكن باشا ما مصاب محمد إنجا هي أمانجا بكار هنا بودر بريني فروشنوي منت بون منا نمونا مان هي بداخل يعني خوت قصيك زور جوانك وديو هذا لما أنا من بلام بداخل هي سيركي بالرجو يعني الرجو كي بمنته بتوفروشته بەهۆی بەڕۆژبوونەوە تووڕابێ و هەڵەچێ بەهۆی بەڕۆژبوونەوە شۆفێرەکەی باش نییە ینی هەر کارێک منە ئەمانە ڕۆژوو بەتاڵەکەنەوە جانەوان ئەو بابەتانە ڕۆژوو بەتاڵ ناکاتەوە بەس خێر و بەرەکەتەکەی ئەبا کەم ناکاتەوە خێر و بەرەکەتەکەی ئەبا بەنیەتیش بیریشی كم من صائم ليس من صيامه إلا الجوع كومل خلقي روجوان من هي بس برسيتيان بو أمينته يعني روجو بوشي ألين بركته خيره آخر أو حق تبزاني سبحان الله ما نجي رمضان بيغمر صلى الله عليه وسلم فرمي خواي قولي الحديث القدسي فرميتي ما نجي رمضان بومنا كل عمل ابن آدم له إلا الصيام فإنه لي وأنا أجزي به ما نجي رمضان ما نجي كي قوري جابوا معلومات تمراسي أمتي بيغمر صلى الله عليه وسلم باشترين أمتي جوا كريزي ما نجي رمضان يقتوا كنتم خير أمة أخرجت للناس لحق أمتي في أغمرها صلى الله عليه وسلم فرمي خواي قورا خواي فرمي باش ترين أمتك كهنا بيتيسر أم دنيا لحم أمتك أمتي إسلاما لبرأوي كسانك دينيان هي إيمانيان هي باوريان هي برايمن خوشككم دايك برزكم جاب راسك جا لوش مهمتر أويا كان إما بيرو بكتا كان من نقلاش دايك من باوك من بابير من ننك من نخوش كان من كاك اللي ريقو بانا لجادية تو الروي تو هيلاكي من بي أدوي بخيالي خود زوبقي أي أو خلق داما ولا بيشتو لدوا ولا ملاو سيركي تو مجازفة كي بيشوانا بغلط هالسوكو دا كي عزيتي خلقي براسيكي أمانة لأعداب ولأخلاق وخروشي رجوانا نية أجر روجوية قوكو باسم كبيغمر ما صلى الله عليه وسلم لآداب ولآكار ولهالسوكوتي أم مسلمانا نيقوري
نابێ پەلەکردن العجلة من الشيطان والتأني من الرحمن فەرمودەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمی هێمنی ئارامی نەرمونیانی لەلایەنی پەروەردگارێ بەڵام پەلەکردن لە شەیتانەوە کە دەواریش خۆشمان واڵێ بۆیە بەڕاستی داوامان هەیە کە ئێمە ئەمڕۆ کە دەی ڕەمەزانە 20 ڕۆژی کە ئەبێت تەعاملکەین ئەبێ هەڵسوکەوتکەین ئەبێ هێمنی من زۆر جارەوە تومە کاکە ئێمە لەم وڵاتەیە ئەگەر بێت و سەبر و تەحمل وەکو چۆن ئەڵێ ئاوی مقەتەرەکەیتە خۆتەوە ئەبێ ئاوا بێنی ینی بێنی بیکەیتە خۆتەوە یعنی ئەبێ بەدە ینی تەکەسوبی پێکەیت تەکەسوب یعنی ئەبێ بە زۆر پەیایکەیت و بیکەیتە خۆتەوە یعنی خۆت وا ڕابێنی پەلە نەکەی کە بۆ ئیشێکە چی ئەگەر ئیشی سەعاتێ و بڵێ 2 سەعات ئەگەر ئیشی ڕۆژێ و بڵێ 2 ڕۆژ پەلە مەکە ئاینی پایکی پیرۆزی ئیسلامانای ئەوە نییە کە کات بکوژی بەڵام مانای ئەوەیە کاکە ئێمەش بە شەرین خەڵکی کەش بە شەرە خەڵکی کە ڕێزی هەیە سێ بۆچی لە ئیسلام فەرمێ کاتێککە ڕۆژی جومعەت یا با بڵێن جومعە و جەماعەتە یا تەراویحە یەکێک دێت لەو سەرەوانە لەولاوە تاخیر بۆ ئەوەتی بچێ بۆ پێشەوە ئیسلام فەرمێ نەخێر شتی وا مەکە پێ هەڵمەنێ بەسەر خەڵکیە قاچە خەیتە سەر قاچی خەڵک یا دەسە خەیتە سەر شانی خەڵک ئەزیەتی برا و خوشکانی مسلمانت مەدە غیبەتیان مەکە بوختانیان بۆ مەکە خراپە مەکە کۆمەڵە شت هەیە بەڕاستیەکەی لە مانگی ڕەمەزان من ئاڵم پێوەری ناسینەوەی کەسایەتی خۆت چونکە ڕۆژوو بەڕاستی مرۆڤە گۆڕێ بەڕاستی کەسایەتی مرۆڤ هەڵە سنگێنێ کودەواری ئەڵێ پلی ڕەش و سپی لە بوارە دەرەکەوێ یعنی کاتی ونێک کە لەبارە ئەی بابە ڕەمەزان بۆ ئەوەیە کە تۆ دەرکەوی بای چەنێ ئادی بۆ برسێتی ئەیجا ئەگەر برسی نەوێ ڕۆژوو بۆ وەگری تونین نەبێ بۆچی ئەگری ئەگە سەبر بۆ خۆت دروست نەکەی سەبر نەبێ بۆچی بە ڕۆژوە بی بەڵێ جا مامۆستا ئێمە ئەزانین لە ئاینی ئیسلامە زۆر تەکید لەسەر ئەوە کراوەتەوە هەر عیبادەتێک کە ئەکرێت بۆ خوا بێت یعنی وا بێت کە ڕیا نەبێ بۆ خەڵق نەبێ بەڵام زۆرێک لە کەسەکان بەداخەوە ئێستا بۆ نمونە ئەگەر نوێژەکەن بە شێوەیەک نوێژەکەکەن کە خەڵکانی دیکەش ببینن هەرچەند ئەم هەستە لە مرۆڤ هەیە بۆی کە کەسانی دیکە پەسەندی بکەن حەز دەکا کۆمەڵە کردار بکات کە لەیان جوان بێ بەڵام زۆر جار ئێمە بینین بەداخەوە ئەمە وای لێ دێت کە بۆ خەڵکە زیاتر بە ڕۆژوە بە خەڵکەڵە بە ڕۆژوم بڵێ بۆ ئەوەی کە بڵێن کەسێکە کە ڕێگەیەکی باشی گرتەوە ئەوەی کە تۆ بۆ ئەوەی کە خەڵک پەسەندت بکەن عیبادەتێ بکەیت زیاتر ئەمە بەلاتۆ گرنگ بێت تا ئەو لایەنەی کە بۆ خوایە ئەمە چۆنە سەوابەکەی بەڵام ئەگەر عەزیەت کێشی بە کورتی وەڵام بێت دەسەکان خۆش بێ بەڵام دیارە نوێژ و ڕۆژ و خەڵک هەر بینێت بەڵام نێت دەورە بینێت نێتی مرۆڤەکە خۆی ئەمە یەک دووهەم ئێمە هەموو جارڵێ عیبادەت خواناسی پەیوەندی بینی عەبد و خوایە وانە بەڵام ئەی نیشانەکەی کامەیە ئێستا بڵێن من لەگەڵ خوای خۆمان ڕێکم نیشانەکەی چییە؟ نیشانەکەی ئەوەیە کە لەگەڵ خەڵکیە لەگەڵ عەبد و بەندەکانی خوایە باش بوو تۆ بۆچی جاری وایڵێ ئەم ئەمانەتم هەیە با بچم لای مامۆستا داینم لای ئەو برامە داینم لای ئەو مسلمانە داینم کەسێک کەسایەتی خزمێکتە دۆستێکتەوانە یا ئیشێکی خێری هەیە لە وڵا فلان کەس قسەی خێرەکە قسەی باشم بۆکە بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەم کەسایەتیە دەرکەوتووە بە مروری زەمان کەسایەتێکی باشە نێتی باشە دیارەوە لەگەڵ خۆی گەورەشە باشە لەبەرەوە بەڕاستیەکەی ڕیاد خراپە ڕیا مەسەلەن بۆ نمونە ئێستا لە ڕۆژوان ڕیا نییە ڕیایتیان نییە چونکە کابرایەتی بە ڕۆژوو ئەیشتوانێ بڵێ بە ڕۆژوم ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی فەلیەقول ئینی صائم بە کابرا بڵێ کاکە بە ڕۆژم تخوا شەڕم لێلادە زۆر جاوێ لە بۆ خۆشی ئەڵم بە پیاوانە ئەڵم ئەگەر لە ماڵ و زۆر پەڵپیان لێگتن بۆ جێژن و بۆ زۆر ئیش و کارەوان ژنەکە بیکە بە خاتری خوا کورە بە ڕۆژم وازم لێ مێنە ئەزیەتم مێ جارە موچە نەهاتووە شەڕە لێلایە بەڵێ یعنی زۆر بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکە ئازانی چۆ هەر ئەوە نی لە کونجی مزگەوتێکا بکەوی و لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ هەموو برا و خوشکێک ئیت تێکڵاو نەبیت و هەروەها بەشداری خێر و خۆشی و ناخۆشی و ناڕەحەتی خەڵک نەخشتی وانە ئاینی پیرۆزی ئیسلام ئێمە پێکەواژین بەشەر مرۆڤ خواوای دروست کردووە ئیجتیماعیون بطبیعەتی هەر خوا کە دروستی کرد حەزمە بە تێکڵاو بوونە ئێوەتە لە جومعە و جەماعەت و تێکڵاو بوون و نوێژ و ڕۆژ و هەموو شتێکە مامۆستا محەممەد ئەحمەد زانایانی زۆر سپاس بۆ تەکان بۆ ڕوونکردنەوەکانە دەستە خۆش بە بەیوانە و سەبر ئەو شێوازی ڕەفتار و گفتاری کە باست کرد لە ناخی هەموو کەسێکی ڕۆژوگرا هەبێت دووبارە دەستە خۆش بە زۆر سپاس دەکەم من یەک داواکاریم هەبوو کە حەزەکەم لە کەناڵە بەڕێزەکەی جەنابتانەوە ڕای بگەێنم داوا لە ڕۆژوانانی بەڕێزەکەم تخوا دوعای خێرکەن بۆ بارانباری واللهی ڕۆژوو إن شاء الله دعامان گیرابێ برا والله ئەم وڵاتە واجبی سەر شارمانە خزمەتیکەین جا بە نوێش
بە عیبادەت بە تەقوا بە چاکەکردن بە خێرکردن بەلاکردنەوە لە فەقیر و هەژار بەس لە کاتی بەرباڵە لە کاتی ڕۆژ و شکاندنە لە کاتی پارشێوە کە دوعا گیرابێت خوا دوعا بکەین خی گیان بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنی بێ بارانیمان بەسەرانێت خی گەورە لە وشکە ساڵی ئەم وڵاتەمان پارێزی چونکە بەڕاستی مسلمان ئەگەر وڵاتی خۆی و نیشتیمانی خۆی و ماڵی خۆی و گەڕێکی خۆی خۆش نەویست وڵی مسلمانی ڕاستەقینە نییە دوعا بکەین انشاءالله خی گەورە دەروی ڕەحمەتمان لێ بکات و بارانی بە ڕەحمەتمان شفای نەخۆشەکانمان بدات دەستە خۆش بە مامۆستاگیان دووبارە دەستە خۆش و زۆر زۆر سوپاس